گۆڕی ئەو کەسانەیە بە ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستداوە. گۆڕستانی گوندی بەرلوتە. زۆربەی قوربانیەکانی نێوەم گۆڕانە لە نەخۆشخانەی قەڵای کەلار کۆچی دواییان کردووە کە عوسمان و هاوڕێخۆبەخشەکانی گۆڕەکانیان هەڵکەندووە و تیمی تەندروستیش قوربانیەکانی لێرە ناشتووە. هەمووی قبری کۆرۆنایە ئەمە وەجبەیەکە لێرە، وەجبەیەکی ترمانەیە لەو دیوە، وەجبەیەکی تریشەیە لەو خوارەوەیە. ئەیتر ئاوە دابەش کریاوە لەبەروی ڕووبەری زەویەکە، مەساحەی زەویەکە 2 دۆنم تا 3 دۆنم زەویە. لەبەرەوەی ئێمە بۆیە شوێنەکانمان تەست کردوێتەوە، حەسرمان کردن لە یەک شوێنە، لەبەرەوەی ڕێی دووری خەڵکمان نزیک کردێتەوە بۆ ئەیرە. لەبەرەوەی ئەمە هەموو مەرجێکی تەندروستی و ڕێنمایەکی پرۆژەی ئاوی تایە، بۆ نمونە کارەبای تایە، ئەمانی تایە. لەبەرەوەی خەڵکەکەیش ئەلحەمدولیلا گشتی لە یەک شوێن کۆ بۆسۆ. بۆ نمونە ئەمان حکوومەت شوێنێکی دابین کرد لە سموود، بۆخۆی ڕەفزمان کردو بە هەوڵی چەند خێرخوازێک و هاوردمان بوویرە. ئاراز کەسی نزیکی یەکێک لە قوربانیەکانە. ئەو هەرگیز بیری لەوە نەکردبوویەوە کە ڕۆژێک لە ڕۆژان نزیکترین کەسی دوور لە گۆڕستانی باو باپیرانی لێرە بنێژرێت. ئەمەی کە لێرە ئیبێنن هەمووی قبری ئەوانەیە کە بە ڤایرۆسی کۆرۆنا گیانە لەدەستداوە. خۆی لە ڕاستیە ئەمان هەر یەکێکیان ئارەزویا وەسێتێکی هەبوو بۆ ئەوی لە دوای مردنی لە قەبرستانێکی تایبەت یا لای باو باپیری بنێژرێ، بەڵام ئەبینی ئەو پەتایە ئەو بەڵایە کە پێڵێن کۆرۆنا هات و هەمویانی لێرە پێکەوە کۆ کردوێتەوە کە هیچ کامیان وەسێتەکەیان جێبەجێ نەکراوە، هەمویان ناچار لێرە نێژراون. لەم گۆڕستانە نزیکەی 50 قوربانی ڤایرۆسی کۆرۆنا نێژراون. بەشێک لە قوربانیەکان کەسایەتی دیاری ناوچەی گەرمیان بوون، بەڵام گۆڕەکانیان ناویان لەسەر نییە. خۆی لەسەر وەسیەتی خۆی ژمارە و ناوی خۆیشی لێ نەدە. لەبەر سونەت پێغەمبەری خوا ساسەم ئەفەرمێت لە بنووسێ زیاتر نەبێ خۆڵەکە لەسەر یابێت. کاتێک شەپۆلی یەکەمی ڤایرۆسی کۆرۆنا ڕووی لە کوردستان کرد، ناوچەی گەرمیان بێزیان لە ڤایرۆسەکە دەربازی بوو، بەڵام زیاتر بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە گەرمیانی کردە یەکێک لە ناوچە قوربانی دەرەکان. دڵشادەنوەر، دەنگی ئەمریکا، گۆڕستانی بەرلوت.